بەڵێ لەبارەی داهاتووی کەرکووک وەروە ئەو هەوڵانە بۆ پێکهێنانی حکوومەتی کەرکووک بەبێ پرسکردن بە پێکهاتەکان و بەشداری لایەنی پێکهاتەکان و لایەنەکانی دیکە کە براوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بوونە داهاتوو کەرکووک بەرەوکوێ دەبات لەگەڵ میوانەکەم زیاتر قسە دەکەم بەڕێز حوسێن سەباح ئۆغلۆ سەرۆکی پارتی دادی تورکمانی کە لە کەرکووکەوە لەگەڵم دەبێت سپاس کە لەگەڵ کوردستان 24 بەڕێز حوسێن هەڵوێستی تورکمانەکانی کەرکووک لەمبارەوە چی دەبێت بەو پێی کە ئێستا هیچ مافێک و هیچ پۆستێک بۆ تورکمان دیاری نەکراوە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سوپاسان دەکەم بەڵێ بێگومان هەڵوێستی بەرەی تورکمانی عێراقی یەکگرت و دیارە هەڵوێستەکەمان ڕەتی دەکەینەوە تەواوی بڕیارەکانی وتێلی ڕەشید ڕەت دەکەینەوە چونکە ئێمە لەوێ نەبووین بەڕاستی هاوکات هەموو بڕیارەکان دژی یاسای هەڵبژاردنە بە تایبەتی مادەی 13 لە بنەڕەتدا دەبوایە ئەم کۆبنەوەی لە کەرکووک بکرابە چونکە کەرکووک ناکرێت بەراورد بکرێت لەگەڵ پارێزگاکانی دیکە خۆتان دەزانن لە کەرکووک هێزی ئەمنی هەیە بۆیە هیچ پێویست نەبوو ئەم کۆبنەوەی لەوێ بکرێت دەکرا هەر لە کەرکووک بکرا لە هەمویان گرنگتریش ئەوە بوو کەوا ئەندامانی ئەنجومەنی پارێزگا هەمویان داوت نەکرابوون تەنانەت بەشێکیان داوت کرابوون بۆ ئەم کۆبوونەوەی بۆیە ئێمە ڕەتی دەکەینەوە بەڕاستی وەکو لیستی بەرەی تورکمانی یەکگرتووی عێراق ئێمە هیچ کەسێک لەمە لەوێ ئامادە نەبوو کەسیشمان ڕانەسپێرا بوو کەوا لەوێ ئامادە بێ بۆیە سەرنجام بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێم تەواوی ئەم کۆبوونەوەیە هاوکات هەموو بڕیارەکانی ئەم کۆبنەوەی ڕەت دەکەینەوە زۆر باشە لایەنەکان ئەوانەی کە ئەم بڕیارانە ڕەت دەکەنەوە داوا دەکەن کە لە دادگای فدراڵی بابەتەکە چارەسەر بکرێت یا جارێکی دیکەم کۆبوونەوەی بکرێت و ئەنجامەکانی کۆبوونەوەکەی بەغدا ڕەت بکرێتەوە ئایا پێتان وای ئەم گوشارانە شوێنی خۆی دەگرێت و کاریگەری دەبێت؟ بەڵێ بێگومان ئەوەی دەتوان بڵێ بە شێوەیەکی گشتی دژی دەستورە دژی یاسای هەڵبژاردنە هەموو شتێک لە دەستورەوە دێ لە دەستوریش بێگومان ئاماژە بە یاسای هەڵبژاردن کراوە بۆیە ئێمە دەتوانین سکاڵا بکەین و هەر لەم چوارچێوەیەدا سکاڵای خۆمان تۆمار کردووە هیوادارین ئەنجامی دادگا بە شێوەیەکی خێرا بە ئەنجام بگەین و ئەنجامێکی باشی هەبێ ئەمە لە ڕاستیدا لە ڕووی سیاسیشەوە پێشەرکاریەک هەیە سەرۆک وەزیران خۆتان دەزانن خۆی سەرپەرشتی ئەم قۆناغەی کردبوو چەندین کۆبنەوەش کرابوو کاتێک ئەمانە کرا دەمانتوانی ئێمەش ئەم جۆرە هەڵسوکەوتانە بکەین و کۆبنەوە بکەین بەڵام ئێمە ئەمەمان نەکرد دەمانویست هەموو لایەنەکان لە نێو ڕێکەوتنێکی گشتگیر بێت بەڵام بەداخەوە لایەنی بەرامبەر ئەمەی لەبەر چاو نەگرت بە تایبەتی دژایەتی یاسای هەڵبژاردننی کرد چونکە خۆتان دەزانن لە 13 لە مادەی 13 یاسای هەڵبژاردندا ئەمە بە شێوەیەکی دیکەیە بۆیە یەکێک لە مادەکان لە ڕووی یاساییەوە ئەوە بوو کە پێویستە هەموو لایەنەکان بەشدار بن ئاوکات کۆمیسیۆنیش ڕێگەی بەمەدا و هات لە ڕێگەی بایۆمەتریەوە ئەم کێشەیە چارەسەر کرد بۆیە لەم نێوەنەدا کێشەیەک هەیە ساختەکارێک هەیە بەڕاستی لە ساڵی 2018دا ئەنجە کاتێک سەیری ئەنجامەکان دەکەین ئەوانەی کەوا بەشداریان لەم هەڵبژاردنە کردبوو لە ئەنجامدا خۆگۆڕانکاری تێدا نەکرابوو واتە ئەنجامێکی پێشبینی کراوە بوو بۆیە ئیدارە لە کەرکووک و لە بەغدا لەسەر پارتێکانی ئەم لایەنە وانەگەڕانەوە بۆ ڕێککەوتنی سیاسی ئایا ئەو ناکۆکیانە و ئەو بارودۆخەنە ئاسایی کێستا لە کەرکووک هەیە قوڵتر ناکاتەوە پێتان وایە چارەسەرەکان دەتوانێت چی بن؟ پێشتریش ئاماژەم بەوەدا بووکەوە تاوافقی کرد بەڵام بەداخەوە کاتێک کورد سەردانی بەغدا دەکات بە دوای تەوافقەیە بەڵام لە کەرکووک ئەمە نەکراوە هەوڵی ئەوە دەدرێت کەوە
کۆمیسیۆن لەژێر دەستی پارتێکی کوردی بمێنێتەوە ئێمە دەمانەوێت ئەمن و ئاسایش بەرقەرار بێت و ئەم جۆرە بڕیارانە دەبێت هۆی ئەوەی کەوا متمانە لە نێوان پێکاتەکاندا نەمێنێت بەر لە ساڵی 2003 تاوەکو 2017 حەدەسێک هەبوو لە کەرکووک بێگومان یەکێتی نیشتیمانی کاتێک سەردانی ئێمەی کرد کاتێک سەرۆکی ئەم پارتە هات ئێمە باسی ئەوەمان بۆی کردبوو لە ساڵی 2003 تاوەکو 2017 چەندین پێشەلکاری کراوە خاڵەکانمان هەمومان ئاماژەمان پێداوە ئەوانیش سەرۆکی یەکێتیش دەڵێ ئێمەدان بەم هەڵانەوە دەڵێم کاتێک تۆ ئەم قسەی دەکەی و دواتر دەی هەڵوێستێکی لەم جۆرە وەردەگری ئەمە مانای چییە دەمەوێت تێبگەین واتە هەموو ئەو قسانێکەوە پێشتر کرابوو هەمویان مجامەلە بوونە هەوڵی ئەوەتان داوە سۆزی خەڵک ڕابکێشن لە کەرکووک ئەو تابلۆیەکەوە ئێستا هەیە بێگومان ئەمە قبولکراو نییە بەڕاستی بەڵێ بڕیار ئەمڕۆ خۆپیشاندان بکرێت جەنابیش ئاماژەت بەوەی کرد کە بەرەی تورکمانی عێراقی سکاڵا تۆمار دەکات ئەگەر هەوڵەکان ئەنجامی نەبێت و ئەم بابەتە بەم شێوازە تێپەڕێنرێت ئایا چی ڕوودەدات و هەڵوێستی دوای ئەم ڕووداوانە چی دەبن؟ ئێمە پێشتریش ئاماژەمان پێدا بوو لە دەستوردا هەر یاسایەک هەبێ ئێستا بە یاسا کاری پێدەکرد ئێمە بێگومان هەموو جێبەجێ دەکەین ئێمە پێشتر وەکو گوتم ئێمە ئامادەی ئەو کۆبنەوە نەبووین بە هیچ شێوەیەک ئاگداری ئەم کۆبنەوەیش نەبووین بۆی ڕێگە نادەین کەسێکی دیکە لە بڕ ئێمە قسە بکات ئێمە خۆمان خۆمافی خۆمان هەیە دەتوانین لەسەر ئەو هێزی ئەو بنکەی لە کەرکووک هەمانەوە داوامان لێ دەکات ئێمەش بەشدار بین لە ئیدارەی کەرکووک نەک ئێستا بەڵکو 30 بۆ 35 ساڵ بەر لە ئێستا کاتێک باس ئیدارەی دەکرد ئەوان ڕۆشتن بەڵام کەرکووک هەر وەکو خۆی مایەوە ئەگەر بێت و خەڵک ئەوانە کەوا بەم شێوەیە کار دەکەن لە کەرکووک بێگومان زۆر هەڵان ناتوانن بەهێز ئەم شتانە بکەن ناتوانن خۆیان فرز بکەن بەسەر خەڵکی کەرکووک و کەرکووچیەکان لە دەستوردا هەر مافێکمان پێدرا بێت ئێمە دەچین هەموو جێبەجێ دەکەین ئێستا چاوەڕێ ئەوەین کەوا بزانین دادگای فیدرالی ئەنجامەکەی چی دەبێت بەرامبەر بەو سکاڵەیەکەوە ئێمە پێشکەشمان کردووە بەڕێز حەسەن تورانیش چەندین جار ئاماژەی پێداوە کە ئەو سەرۆکی لیستی ئێمەیە ئێستا هەوڵی ئەوە دەدەنکەوە قەیرانێک لە کەرکووک ببێ لەژێر ناوی پێکەوەژیان وەک سەدەقە باز دەکرێت وەک ئەوە باز دەکرێەوە سەدەقەمان پێدەدەن ئێمە دەمانەوێت لەسەر ئەنجامەکانیش ئەنجامێکی باشە بێ و هیچ بە هیچ شێوەیەک ئایندەش ڕەچانەکراوە بۆیە ئێمەش هەر لەم شۆنکەیەوە سکاڵەمان تۆمار کردووە عێراق خۆتان دەزان لە هەژدە پارێزگا پێکاتووە سێیان لایەن برایانی کووردە 15 لایەن عەرەبە باشە بۆچی ئەگەر بێت و ژیرانە بیر بکەینەوە پێویستە زۆر باش پارێزگاریش هەر جارێکیش بێت بۆ لە کەسێکی تورکمان بێ باشە بۆ لە تورکمان نەبێ پارێزگار بەڵێ بەڕێز حوسێن سەباح ئۆغلو سەرۆکی پارتی دادی تورکمانی زۆر سپاس لە کەرکووکەوە لەگەڵمان بووی